بۆ پاراستنی هاونیشتیمانە لە ڤایرۆسی کۆرۆنا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پشکنینی ئەو حاجانی لە وڵاتی سعودیا دەگەڕێنەوە تیمێکی 24 کاژێری لە فڕۆکەخانە داناوە هەر حاجێکیش گومانی ئەو ڤایرۆسی لێ بکرێت و ڕێژەی پلەی گەرمی لەشی لە 39 پلە زیاتر بێت بۆ پشکنین و چارەسەرکردن ڕەوانەی بەڕێوەبەرایەتی پاراستنی تەندروستی دەکرێت. ستافی ئامادەمان هەیە بۆ هەر حالەتێکی نەخوازراو کە ڕوو بداتن چێکردنی نەخۆش حاجیەکان کە دەگەڕێنەوە بە کامیرەی حراری بەردەوامە و لە بۆ سەفەری حەج ئەوانی سەفەری حەج هەندێک فڕۆکە کێشەیە کە دێن لە وڵاتەکانی کە ئاینەشت لە بۆیان دەکرێتەوە هەتا ئێستا هیچ ئیشکالێک نەبووە چونکە کامیرەکانی تێکتەری هەیە و بۆ نیشان دەکە ئەگەر دەرەجە حرارەکەی لەوەی کە پێویستە بەرزتر بوو یەکسەر پێ دەڵێەوە دەرەجە حراری بەرزەوە ما عەزی دەکەین. کۆرۆنا ڤایرۆسێکی نوێیە کە بەو ڤایرۆسە هاوبەشانی نێوان مرۆڤ و گیان لەبەران دادەندرێت کە تووشی کۆئەندامی هەناسەی مرۆڤ دەبێت یەکەم حاڵەتی توشبوون بەم ڤایرۆسە لە ساڵی 2012 لە وڵاتی سعودیا تۆمار کراوە بە نزیکبوونەوە لە کەسی توش بوو بەدەست لێدان ماچکردن یان تەوقەکردن ئەم ڤایرۆسە دەگوازرێتەوە. وەزارەتی تەندروستیش ئامادەکاری تەواوی کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە. سەرجەم حاجیان کە ئەمساڵ سەفەری حەجیان کرد لێژنێکی پزیشکی تایبەتمان هەبوو لەگەڵیان یاوەری ئەو حاجیانە بوون لە هیچ حاڵەتێک ئاگدار نەکراینەوەکەوە حاڵەتی لەو شێوە ینی اشتیباه بە توش بوون بەو نەخۆشیە هەبوو بێ لە نێو حاجیان ئەو لەو کاتێک کە لە نێو لە وڵاتی سعودیا بوون و ئەم ساڵیش بەپێی ئەو بەدواداچونەی خۆمان کردومانە لە نێو ئەو دوو شارەی مەکە و مەدینە هیچ حاڵەتێکی لەو شێوەیە تۆمار نەکراوە ڕاستە نەخۆشەکە تاوەکو ئێستا کۆنتڕۆل نەکراوە لە وڵاتی سعودیا بەڵام لەو ماوەیە هیچ حاڵەتێکی لەو شێوە لە نێو مەکە و مەدینەوە داوەتی لە نێو حاجیان تۆمار نەکراوە. بەشێک لە حاجیان نیگەرانن لەوەی کاتی چوونیان پشکنینیان بۆ کراوە بەڵام لە کاتی هاتنەوەیان هیچ پشکنینیەکیان بۆ نەکردوون. وكام شربة شون عولي درمان دوما حبك دوما نفر خنا بس شو فنها شو تشوف حسبوا ما بيننا نخير نمانديتيا فحصاش نمانديتيا نفرق خانش نا نلاوي نلا جدجي والفيريجك مناديتيا نخير. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا تاوەکو ئێستا زیاتر لە 1589 کەس تووشی ئەم ڤایرۆسە بوونە 567 کەسیش بەم ڤایرۆسە گیانیان لەدەست داوە کە پشکی شێر بەر وڵاتانی سعودیا و کۆریای باشوور ئێران و ئوردن کەوتووە. ئێرە ئەو شوێنەیە کە پشکنین بۆ حاجیانی هەرێمی کوردستان دەکرێت لە کاتی گەڕانەوەیان لە فەریزەی حەجدا. سەرەڕای مەترسی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام وەزارەتی تەندروستی بۆ پشکنینی ئەم ڤایرۆسە تەنها لە فڕۆکەخانە دوو کارمەند و دوو کامیرەی چاودێری و دوو لاپتۆپی داناوە. سیدا لەشکری ڕوودا و هەولێر.